دوو هەمین شت ئەمە بکرێ یان نەکرێ من لەو بڕوایەدام و دەمێکی ژەو قسەیەکم کردووە ئێمە کۆنگرەیەکی نەتەوەیی ڕۆژهەڵات ڕێک بخێن کە تەنیا مەحدود نییە لە چوارچێوەی حیزبەکان و هاوکاری و ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران نییە هەموو کەسایەتی و لایەنەکان دەگرێتەوە کۆمەڵێک تێکۆشەری دێرین کۆمەڵێک گەنجی تازە کۆمەڵێک خەڵکی ئاکادمی کۆمەڵێک فێمینیست کۆمەڵێک هەموو ئەو کەسانە و زۆرن ئەو کەسانە لە کوردستانی ڕۆژهەڵات و من داواشیان لێ دەکەم ئەوانیش ببن بە گروپی فشارێک لەسەر حیزبەکان و بە هاوکارێک لەگەڵ حیزبەکان من پێم وایە کۆنگرەیەکی ئاوا دروستکەین ئەمە دەتوانێت دەنجێکی نەوعێک پارلمانی کوردی ڕۆژهەڵات بێ لە تاراوگە و دەتوانێت دەنجێکی هاوبەشی هەمومان بێ دەتوانێت لۆبیگەریەکی گەورە لە جیهانی دەرەوە بۆ کوردی ڕۆژهەڵات بەرهەم بێنێت و بەڕاستیش پێم وایە ڕاگەیان هەر حیزبە ڕاگەیاندنی خۆی دەبێت بەڵام بە ئەوان تەلەڤیزیۆنێکی هاوبەشیان بێت هەر حیزبە تەلەڤیزیۆنێکی بۆ چییە ئەویش لەو هەژاریەدا کە ئێستا تووشی بووین و زۆرێکمان نیمانە بەڵام ئەگەر بەیەکەوە کار بکەین دەتوانین تەلەڤیزیۆنێکی هاوبەشدانین پرۆفێشناڵ بێ پرۆفێشناڵتر بێ لەوانەی تا ئێستا بوو دەنجی هەمومانی تێدا بێ بۆ ئێمە چ دەکەین لەوێدا لەگەڵ هەموو لایەک و لەگەڵ هەموو لایەن و فکرێکی کوردی ڕۆژهەڵات بێنجیان بکاتەوە لەو تەلەڤیزیۆنە هاوبەشەدا یەک تەلەڤیزیۆن بەسە بۆ کوردی ئێرە بۆ ئۆپۆزیسیۆنەکەی